بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان هەبێ. خۆشەویستان، خۆشحاڵم لە گفتوگۆ دێمەوە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست. کاریگەری میدیا لەسەر کۆمەڵگا چییە؟ بە تایبەتی لە ئێستادا میدیایەک لە جیهان و بە تایبەتتر لە هەرێمی کوردستان هەیە کە کاریگەریە ئەرێنیەکەی زیاترە یاخود نێرێنیەکەی زیاترە. و لە بەرامبەردا میدیایەک هەیە ئەگەر ناوی لێ نەنێن میدیای بەرامبەر، بەڵام ناوی لێ بنێن میدیایەکی خاوەن پرۆژە و ئیتیک، چۆن بتوانێت ڕوبەڕووی ئەم جۆرە میدیای بێتەوە بۆ ئەوی کۆمەڵگەکەمان زیاتر بەرە و هەڵدێر نەڕوە. لەسەر ڕووی کۆمەڵگا چ کاریگەریەک هەیە ئەو میدیای دایدەنێ، بە تایبەتی کۆمەڵێک پێشکەشکار لە هەرێمی کوردستان هەن کە خاوەنی باگڕاوەندێکی بەو شێوازە نین کە بتوانن خاوەنی دەستگای بەو شێوەیە گەورە و زەبەلاح بن. ئایا ڕۆڵی حکومەت لەو نێوەندەدا چییە و ڕۆڵی دەستگای یاسایی لە هەرێمی کوردستان دەبێت چی بێ؟ دواتر ڕۆڵی مامۆسایانی زانکۆ و ناوەندی پەروەردەیی لە هەرێمی کوردستان دەبێت چی بێ بۆ ئەوەی ڕێبژیرێت لەو جۆرە میدیایی کە کۆمەڵگا خەریکە بەرە و هەڵدێر دەبا. من گفتوگۆی ئەم جارە دەست پێ دەکەم لەگەڵ هەردوو بەڕێزان، دکتۆر عەبدوڵڵا خوورشید مامۆستای زانکۆ و دکتۆر سادق سەرگەتی مامۆستایانی زانکۆ. زۆر سوپاسان دەکەم کە لە گفتوگۆ لەگەڵ من. کاکتۆر، وەکو پسپۆڕیەشی کۆمەڵناسی بابزانین چۆن هەڵسانگاندن دەکەی بۆ میدیایەک لە هەرێمی کوردستان کە کاریگەریەکی خێرایی هەیە لەسەر تاک کۆمەڵگا و خەریکە بەرەو قۆناغێکی مەترسیدار دەڕۆین. ڕاگەیاندن دەستگایەکی پێگەیاندنی کۆمەڵایەتی لای شارەکانەکانی تەنانەتاگەیاندنیش زۆر ڕوو کاریگەریەکی لەسەر مرۆڤ بەتایبەتی لە تەمەنی منداڵی هەرزەکاری ئەو شایەیە بێ ڕاگەیاندنەوە لە ڕێتەوەکاری بێ بۆ ئەرچی خێزان، بۆ ئەرچی قوتابخانە، بۆ ئەرچی ئەو کەسانەی کە لە نزیکەوە سەرۆکاریان لەگەڵ تاکەکانی ناو خێزان هەیە، بە تایبەتی منداڵان لەگەڵ ڕێکەکان لە گروپی هاوڕێیان. بۆیە پێویستە بەلایەنی کەم ڕاگەیاندن بیر لە هەندێک شت بکاتەوە کە بیبەخشێ و یان نوێ بکاتەوە و یان داکۆچی لێ بکات لەلای ئەو منداڵە کە پێویستە کەسایەتیەکی دامەزرا و بتەوی بۆ بنیاد بنێ. ئەویش مەسەلەی لایەنی ئەخلاقیە، لایەنی هزریە، لایەنی دەوڵەمەندکردنە بە زانیاری، بۆ ئەوەی ئەو کەسایەتیە بە شێوەیەکدا بمەزرێ و گەشەی پێ بدرێ لە ئایندەیەکی نزیکدا کە ئەو تاکە ئامادە بکرێ بۆ بە ئەستۆگرتنی بەرپرسیارەتی و ئەرکەکانی کە کۆمەڵگە چاوەڕوانێتی لە قۆناغی لاوی و لە کاتێکدا کە دەبێتە بەرپرس و خاوەن جێوڕەیەک لە یان پێگەیەک لە کۆمەڵگەدا. لەبەرەوە بە تەسەووری من ئێستا ئێمە لە بۆشاییەکی گەورەداین لە ڕووی ڕاگەیاندنەوە. ڕاگەیاندن بەگشتی لە کوردستاندا یان ناشارەزا و بێتوانایە، یانیش وەکو بڵێ بەدەستی ئەنقەست تەنیا بازارێک بۆ خۆیان ساز بکەن بۆ مەشغوڵکردنی خەڵک بە خۆیانەوە لە کاتێکدا پەیامێکی ئەوتۆنیە بیگەێنن بە خەڵکی، مەسەلەن هەڵپەڕاندنی خەڵکی و پیشاندانی جوانێک و یان هەندێک باس کە لە ڕاستیدا ئێمەی کورد لە بارودۆخێکی زۆر ئاڵۆز و زۆر تا ڕادەیەک لە ئایندە دەگەڕێمەوە خزمەتت دەگەڕێمەوەلات. کاکتۆر، وەکو پسپۆڕێک لە بواری ڕاگەیاندن شارەزایی تێ لە هەرێمی کوردستان ئەم جۆرە ڕاگەیاندن ناوی چی لێ دەندرێ کە بەبێ ئیتیک، بەبێ ئامانج، یعنی تەنها مەبەستی پەخشکردنی کۆمەڵێک بەرنامە، تەنها کۆکردنەوەی کۆمەڵێک خەڵک لە دەوری میدیایە بۆ پاڵپشتێکی زۆر، یعنی چ پێناسەیەک دەکرێت بە زمانی ڕاگەیاندن؟ بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان، دەستخۆشی لە یەکەم بۆ ئەم بەرنامەیەوە سڵاو ڕێزیشم هەیە بۆ سەرجەم بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرچی هەن و هەروەها خۆشحاڵیشم کە لەگەڵ جەنابی دکتۆر لەم بەرنامەیە بەشدارم بۆ شرۆڤەکردن و گەنگشەکردنی ئەو بابەتە. لە ڕاستیە ئێمە وەکو میدیا ئەگەر ئێمە پێناسی میدیا بکەین
یا پێناسی ڕاگەیاندن بکەین لەوانەیە سەرەتاییترین پێناسەی ئەوە بێ کە بڵێن میدیا بریتیە لە بڵاوکردنەوەی هەواڵ و زانیاری و ڕۆشنبیری بە شێوەیەکی ڕاست و دروست بە مەبەستی کاریگەری دانان لەسەر تاکەکانی کۆمەڵگە و ئاراستەکردنیان و هەروە ئاگادارکردنەوەی لە ئەو ڕووداوانەی کە لە دەوروبەریانە ڕوو ئەدەن. ئەم پێناسەیە دیارە لە سەرەتای سەرەڵانی میدیاوە هەتا ئەمڕۆ لە ڕاستیا گۆڕانکاری زۆری بەسەرا هاتووە، بەڵام کۆمەڵی قۆناغی بەڕیوە وەکو سەرەتا بڵاوکردنەوەی هەواڵ و زانیاری، پاشان بڵاوکردنەوەی بیرروڕا لە سەدەی 16 هەمەوە، پاشان دروستکردنی ڕایگشتی و هەروەها پاشپەرسەندنی میدیا و کەناڵی ئاسمانی و کاریگەریان ئاراستەکردنی ڕایگشتی و ئێستا لە دوا قۆناغی خۆیەتی کە هەموو ئەوانەی ئەنجامەیە لەگەڵ ئەوە شاتوانێ و پێناسەکە تەواوکەن بەوەی کە بتوانێ ئیدارەی کێشە و ململانێ و ئەزیمات و قەیرانەکان بکات. بەڵام هەموو ئەو پێناسەیە لێک شتا خۆیە بینێتەوە کە ئەویش بریتە لە ڕاستی و دروستی، کە ئەویش بریتە لە پابندبوون بە ئیتیک و یاسا و ڕێساکانی کارکردن، ئەخلاقی ڕۆژنامەگەری، شەرەفی ڕۆژنامەگەری، چونکە لەوە دەرچێ ئێمە شتێکی ترمان هەیە بە ناوی پڕۆپاگەندە. ئەو ڕێسایە ئەگەر جێبەجێ بکەیت لەسەر جۆرێک لە میدیا لە هەرێمی کوردستان دەرەنجامەکەی چی دەوێت؟ ئێمە لە ڕاستیە یاسا کە بۆ میدیا هەبێ لە هەموو وڵاتانی دنیا پێویستە بۆ هەموو جۆرەکانی میدیا بێ. واتە ئێمە یاسامان پێویستە بۆ کارکردنی ڕۆژنامە و هەروە بۆ رادیۆ، بۆ تەلەڤیزیۆن، بۆ سۆشیەل میدیا. و لەبەر ئەوەی ئەوانە ئەرکیان لە چوارچێوە گشتیەکەیە یەک ئەرکیان هەیە، وەکو ژینگەیەک کە ڕۆشنبیری هۆشیاری ڕەسن بۆ کۆمەڵگە. بەڵام لەبەرەوەی شێوازی ئەرکەکەیان جیایە، شێوازی ئەنجامدانی ئەرکەکەیان جیایە، چەنانەت لە ڕووی ڕۆژنامە و کاتی ڕۆژنامەگەریەوە، لە ڕووی تەکنۆلۆژیە و لە ڕووی ڕەهەندی تریشەوە جیاوازن. ئەمانە هەر هەموو پێویستە کاکە یان یاسایەکی گشتگیرمانە بێ کە سەرجەم ئەوانە بگرێتەوە، یان یاسایەکمانە بێ بۆ تاک بە تاکی ئەم جۆرە میدیایانە. بەڵام بەداخەوە ئێمە خۆشتان وەکو ڕۆژنامەنووسێک ئاگادارن کە ئێمە لە هەرێمی کوردستان ئەو یاسانەی کە نزیکن لە کاری ڕۆژنامەگەری و یاسای ژمارە 35 ساڵی 2007مانەیە کە باز لە ڕۆژنامەگەریەکە، بەڵام بە خۆشحاڵیەوە لە هەندێک مادەیە شتی جوانی تایە. مەسەرەن لە مادەی دوا کە باسەکە کە ئەڵێ ڕۆژنامەگەری ئازادەوەی جۆرە سانسۆرێکی لەسەر نێو ڕۆژنامە نووسیش و هەموو کەسێکیش ئازادی بڵاوکردنەوەی هەیە، بەڵام لەویا چوارچێوەیەک دانێ کە پێوەستە بم بەرنامەی ئێمە. ئەوش ئەوەیە دەڵێ بە شەرتێک لە چوارچێوەی گشتی ماف و ئازادیەکانی تاکو و هەروە نەبەزاندنی سووری تاکانی کۆمەڵگە بێت. دواتر ڕوونکردنەوە زیاتر لەسەر ئەم دەخە دەدەین. کاکتۆر، کۆمەڵگەی ئێمە ئامادە بوو بۆ ئەم جۆرە میدیایە کە لە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە؟ بۆ ئەو پرسیارە دەکەم. زۆر جار خاوەنی هەندێک میدیا لە هەرێمی کوردستان باز لەوە دەکەن کە جیهان بەرەو پێشکەوتنە و جیهانی عەولەمە هەیە، دەبێت ئێمەش جۆرێک لە میدیامان بەو شێوازە هەبێ بۆی پێشکەوتنی خۆمان نیشان بدەین. بەڵام ئایا کۆمەڵگەی ئێمە ئامادە بوو بۆ ئەو جۆرە میدیایە؟ جارێ یەکەم ئێمە پێویستە بزانین کۆمەڵگە پێویستی بە چی هەیە، چ شتێک سوودبەخشە و ئێمە لە چیدا کەم و کورتیمان هەیە پێویستە پڕیکەینەوە. ئێمە هەوڵ بدەین نەک هەر لە میدیا، لە بواری ئابووری، لە بواری کۆمەڵایەتی، لە بواری پەروەردە مشوری ئەو لایەنانە بخۆین کە لە ڕاستیدا وەکو گوتم پێویستە بەهۆیانەوە کەسایەتی تاچی کورد سەر لە نوێ بنیاد بنینەوە. ئێمە گلەیمان لەوە دەکرد کە کورد ئازادی نەبووە لە بەدەستهێنانی زانیاری، لە گەشە پێدانی، لە سربەخۆیی فکری، لە ئیمکانیاتێک کە پەیوەندی بە کەسایەتی بە متمانە بە خۆبوون بەو لایەنانە هەبێ. لە ڕاستیدا دەبوایە ئێمە هەوڵی ئەوە بدەین ئەو کەم و کورتیانە پڕکەینەوە. بەڵام کاتێک هەندێک فەوزایەکی ڕۆژنامەوانی یان بواری تەلەڤیزیۆن بە تایبەتی دەبینی، بەڕاستی جێگەی داخە. هەندێک جار کە ڕەخنەش دەگری دەڵی کاکە وەڵڵا ئەو بەرنامانە بە کەڵک نایەن، سوودێکیان نییە، دەڵێ خەڵک ئەوەی دەوێ. لە ڕاستیدا ئەوە خەڵک نین ڕێنیشان دەربن بۆ کەسانێک کە خۆمان بە دەستە بژێر و نوخبەدا دەنین. مەفروض بوو ئێمە خەڵکی فێر بکەین چیان بوێ، چ شتێک قازانجی هەیە باشە بۆیان. یعنی خەڵکی مەشغوڵکردن بۆ 3-4 سەعات لە دیار هەندێک بابەتی بێسەروبەر
لە ڕاستیدا تەنانەت وای لێ هاتووە بەشێک لە کەناڵەکانمان ناتوانانی شەرم دەکەی کە میوانێکت هەبێ یان لە ناو خێزانەکەی خۆت بیکەوە هەندێک تەماشای بکەی بزانی باسی چی دەکات. باش ئەو بۆشایی لە چیدا دروست بوو بۆ ئەوەی میدیاجی بەو شێوە لە هەرێمی کوردستان تەشەنە بکە و زیاتر خەڵک وەک خۆیان دەڵێن و ڕەنگە بەشێک لە ڕاستیشی تێدابی بەوەی کە ئەزموندارێکی وەکو جەنابەت دکتۆرێک و مامۆستایەکی زانکۆ کە قسە دەکا کەمتر خەڵک گوێی لێ ڕادەگرێت کە سوودی زیاترە لە بەرامبەردا کەسێک کە ڕەنگە خاوەنی هیچ بەها و بەرنامەیەک نەبێ خەڵک زیاتر گوێ لێ ڕادەگرێت. ئەم بۆشایە لە چی دروست بوو؟ لە ڕاستیدا ماوەیەک بێکاری خەڵکێکی وا لێ کرد کە بە تایبەتی لە بواری ڕاگەیاندن خۆڕە پێشکردن لە ڕووی سیاسیەوە لە ڕووی خۆ ناساندن بە خەڵکی و پەیداکردنی ناو و شۆرەت و بەدەستێنانی مادی و ئەو بابەتانە کاریگەری زۆریان هەبوو بەڵکو جێداخە بەهۆی نەبوونی ئیمکانیەتێکی هونەری و توانای دەربڕینی ئێش و ئازارەکانی خەڵکی زۆر جار کە بەراوردێک دەکەین لە نێوان ئەو مەسەلەن نمایشانەی ویان ئەو تەمسیلیانەی ئێستا دەکرێت بەراوردی بکە لەگەڵ هیچ سەردەمێک کە ئێمە لە ژێر دەسەڵاتی دوژمندا بووین هی ئەو سەردەم کە پەیامی پێبوو کە خەم و ئازاری تێدا بوو کە خەڵک هەستی بە بەرپرسیارەتی دەکرد زۆر جیاواز بوو بە تواناتر بوو لەوانەی ئێستا. ئەمە لەلایەکی دیکەش لە ڕاستیدا لە هەموو وڵاتێک لە پێشکەوتوترین وڵات لە ئازادترین وڵات هەندێک ئیتیک و ئەخلاقی ڕۆژنامەوانی و ئیعلامی هەیە لە بواری ڕاگەیاندن ڕەچاو دەکرێت. بۆ نمونە هەندێک بابەتی بێسەروبەر یان با بڵێن ئیستیجابە و وەڵامدانەوەی حەز و ئارەزوەکانی هەندێک لە چینەکانی کۆمەڵگە بێ بەڵام هەر هیچ نەبێ لە وڵاتێکی تەنانەت وەکو ئەڵمانیا وەکو سوید تەمەشا دەکەی ئەو بەرنامانەی هەندێک شتی نایەنەوێ منداڵ بیبینێ دەیخەنە هەر هیچ نەبێ سعات 11 و 12 شەوێ منداڵ تا ئەو کاتە خەوی لێکەوتووە ئاگای لەو بەرنامانە نییە کە زیانی پێدەبەخشێ چونکە ئێمە تەنیا مەسەلەکە هەر ئەو لایەنە ئەخلاقیە نییە کە منداڵ شتی خراپ فێر نەبێ بەڵکو زۆر جار لە شتی خراپەوە لە بەرنامەی نائەخلاقیەوە لە هەندێک نازانم یعنی دەرچوون لە ڕێوڕسمی ملی خۆمان و کللتورەوە ئەو منداڵانەوە لێ دەکات تووشی معانات و لێقەمانێکی دەرونی دەبن تووشی سەرگەردانی دەبن لەوانەیە نەتوانن وەکو گەورەکە دەربڕینی ئەو بابەتانیان هەبێ بە شێوەیەکی خراپتر دەری بڕن یعنی تۆ بەچی ئەوە تەفسیر دەکەی مەسەلەن لە ناو نەتەوەی کورد تا ئەم دوایە شتیوانە بوو ڕێژەی بەرزی خۆکوشتن ڕێژەی بەرزی تەعەداکردن تەنانەت لە کەسوکار دەست درێژیکردن بۆ یەکتری کەواتە ڕاگەیاندن بۆتە بەشێک لە تا ڕادەیەکی زۆر وەکو ئیحایەک وەکو خۆڕەگەڵدانێک مرۆڤ بە شێوەیەکی کە واعی نییە زۆر ئاگادار نییە لاسایی ئەو شتانەدا کاتەوە کە دەیبینێ. باش لە دوا وەڵامت دەست پێ دەکەم بۆی کە لە نێو یاساشدا ئەم بابەتە چەسپیوە کە دەبێت میدیا ڕەچاوی ئازادی هەم تاکەکان هەم کۆمەڵگە بکە لە کۆمەڵگەیەکدا بەخشی بەرنامەکان دەکات بەڵام ئێمە جۆریش کە دەبین کە ڕەنگە پێشیلکاری سەر یاساشە بێت لە هەرێمی کوردستان. ڕاستە سەرەتا من حەزەکەم باسی ئاماژەیەک بۆ کەم کە لە ڕاستیە زۆری و بۆری میدیای ئێستا لە هەرێمی کوردستان کە کەسمان نکۆڵی لەوە ناکەین ئێمە خاوەنی لێشاوێکی یا لەشکرێکین لە دامەزراوی میدیای لە هەرێمی کوردستان بەرپرسیارەتی یەکەم دەگەڕێتەوە بۆ بەڕێوەبەرایەتی و لایەن و وەزارەتی پەیوەندیدار لە حکوومەتی هەرێمی کوردستان چونکە لە هیچ شوێنێک لە دنیا هیچ میدیایەک دامەزرایەکی میدیایی ڕۆژنامەیەک یان گۆڤارێک دەرناچێ و هەروەها ڕادیۆیەک دانامەزرێ و کەناڵێک دانامەزرێ ئەگەر سیاسەت و ئەجێندای کارکردنی بە نووسراوی ڕوون نەبێ ئەگەر لایەنی بڵین مادی ڕوون نەبێ ئەگەر لایەنی مرۆیی واتە ڕۆژنامەنووسی پرۆفیشناڵی ڕوون نەبێ و ئەگەر خەڵکانی دامەزرێنەر خاوەنی کارپسپۆڕی یان شارەزایی بواری میدیانە بن کە بەداخەوە دەکرێت برێن ئەو ناڕوونیەک هەیە لەو بابەتانەی نەگەر ناڕۆنی هەر نییە هەر ئێستا لە هەرێمی کوردستان ئەو
کەسانەی لە سەدا هەشتای بەپێی بە دوواداچوونەکانی ئێمە زیاد لە سەدا هەشتای ئەوانەی کە ئێستا بە تایبەتی میدیای لۆکاڵی زیاد لە 100 کەناڵی میدیایی لە هەرێمی کوردستان بەڕێوە ئەبن زۆربەی هەرە زۆریان نە شارەزایی بواری میدیایان هەیە و نە پسپۆڕی میدیایان هەیە تەنها وەکو بزنسێک بازرگانیەک سێری میدیا ئەکەن کە ئەو بازرگانیش گویان لەوە نیە چۆن تەسیرات و کاریگەری نەرێنی لەسەر کۆمەڵگەیە تەنها سێری ئەوەکەن کە تا چەند ڕبحیان هەیە و سوودیان هەیە و ڕێکلامیان بۆ دێ ئەمە یەک دوو مەسلەیە مەسلەی لە ڕاستیە مەسلەی بینەوە سەر مەسلەی یاساییەکە ئێستا ئێمە فەراغێکی یاسایی زۆر گەورەمان هەیە لە هەرێمی کوردستان لە بواری میدیای بیستراوکە رادیۆیە میدیای بینرا و بیستراوکە تەلەڤیزیۆنە و میدیای سۆشیال میدیا کە یاسامان بۆ ئەوانە نییە بەڵام ئەکرێ وەزارەتی ڕۆشنبیری یان وەزارەت لایانی پەیوەندیدار هەندێک لە مادەکانی مادەی بڵێن 35 تعمیم بکەن بۆ ئەوانش بۆ نمونە لە مادەی نۆیە کە باس لەوە ئەکا لە حەوت بەرگەیە باس لەوە ئەکا کە چاندنی تۆوی ڕق و قینە و لێکترازانی پێکاتەکانی کۆمەڵ سوکایەتیکردن بە بیر و باوەڕ و پرسە ئاینیەکان سوکایەتیکردن بە سمبل و پیرۆزی ئاینیەکان و بۆنە ئاینیەکان باشە دەستێوەردان لە مافی تاکەکان و واتە مڵکداری کەسی جنێودان و تەشهیر لادانی ڕێڕەوی یاسا و دادگاکان و پێش زانیاری بڵاوکردنەوە هەموو ئەمانە خاڵی زۆر جوانن زۆر ڕێکوپێکن کە لە زۆرێک لە یاسا و ڕێسا جیهانیەکان تەنانەت بواری ئیتێکی ساڵی 1954 کە میدیای جیهان تا ئاستێکی زۆر پشتی پێیا بەسێ زیادە ڕۆیم نەکرد بێکار ئەوانە سنوورن دانراونە دەکرێت بڕێم ئەو سنوورانە ئەسڵەن هەمووی تێپەڕێنراون هەموو تێپەڕێنراون جاوان باسی ئەوەکەم باشە ئەگەر ئێمە باسی میدیای ئەمڕۆی خۆمان بکەن ڕۆژانە دەیان بەرنامە پرۆگرامیانەیە هەر هەموو یەک یا چەند خاڵێک لەم خاڵانەیان بەزانەوە تۆوی ڕق و چینە بڵاوە کاتەوە پیرۆزی ئاینیەکان و هەروە سمبل ئاینیەکان بۆ نمونە ئەبەزێنێ تەنانەت هێڕەشە کاتە سەر پیرۆزیە ئاینیەکان لەم هەرێمەیان بە پێچەوانەوە یان تۆوی ڕق و خینە ئەچێنە یان جنێ و تەشیر بڵاوکاتەوە باشە بە هەر یەکێک لەم برگانەیە کرێ لێ پرسیینەوە لەگەڵ ئەوانەیە بکرێن بەداخەوە کە زۆر زۆر لایانی پەیوەندیدار کەمتەر خەمە ئەگەرچی لەو دواییان لەو ڕۆژانەی ڕابردووە وەزارەتی ڕۆشنبیری بە بڕیارێک سێ بەرنامەی لە سێ کەناڵی تەلەڤیزیۆنی داخست کە لە ناو چوارچێوەی بڕیارەکە باس لەوەکە کە ئەمانە پێچەوانەی کللتوری ڕەسەنی کۆمەڵگە و کللتوری کۆمەڵایەتی کۆمەڵگەکەی ئێمن بۆ یادانەخین کەواتە ئەمە هەنگایەکی جوانە ئەم هەنگاوە دەکرێت بەڵام بۆ هەفتەیەک دوای هەفتەیەک دەڵێ بۆ نمونە هین شێوازی بەرنامەکە بگۆڕنە پیاچوونەوە بکەن هەر باشە هەنگاوێکی ئەرێنیە من ئەکرێ ئەمە بۆ ئەم جۆرە بڕیارانە بۆ سەرجەم ئەو فیلمی دراماکان بێ فیلمە دواتر دێمە سەر ینی کاریگەری ئەم باسش بە تایبەتی دراما بیانیەکان کاکتۆر جگە لەوەی کە یاسا لە هەرێمی کوردستان ئەوەی یاساخ کردوتەوە کە دەبێت میدیا بە چ زۆرێک کار بکە لە هەرێمی کوردستان بەڵام بەدەر لە یاساش ئێمە هەندێک دابوونەریتی جوانی کۆمەڵگا هەیە ئەوانش خەریکە هەمووی بەزێنراون و یعنی بە زۆرێک لە زۆرەکان تێکشکێنراون دروستە ینی قسەکەی من دروستە لەم بابەتە بڵێ بێگومان جێی داخە زۆربەی ئەوانەی وەکو کاک دکتۆر فەرمووی لە بواری ڕاگەیاندن بە تایبەتیش تەلەڤیزیۆن کار دەکەن تایبەتمەند نین پسپۆڕ نین خاوەن سەرچاوەیەکی زانیاری دەوڵەمەندی وەکو بڵێن متەخەسس و تایبەتمەندین لە بوارەکە لەبەرەوە بەشێکی زۆری هەوڵی ئەوە دەدا زۆربەی جەماوەر حەزی لە چییە بازاری چۆن گەرم بازرگانی کردن ئەوەش تا ڕادەیەکی زۆر شانازی بەوە دەکەن ئەوەندە بینەریان هەیە نازانن ئایا زیانیان بەو بینەرانە گەیاندووە یان ئەو بینەرانە بەردەوام هی ئەوانن خەڵکی تر ناتوانێت لیان وەرگێتەوە پاشان جێی داخەیانی زۆری خەڵک لە بوارێکدا کە تایبەتمەند نەبێ ڕەنگە دەتوانین بڵێن وەکو گوتراوە كلما زاد الشيء عن حده انقلب إلى ضده لە زیاتیەوەی پەیامێک بگەێنی سەر لە خەڵکی دەشەوێنی ڕەنگە پێویستیمان بەوە هەبێ هەندێک جار
ئەوڕ لە ئاینی پیرۆزی خۆمان بدەینەوە لە هەموو بوارەکان بە ڕاگەیاندنیشەوە ئەو گۆتەی عومەری کوڕی خەتاب خوای لێ ڕازی بێ کە دەفەرمێ زۆر جوان ئەمڕۆ لەسەرمان تەطبیق دەبێت کە لە ڕاستیدا زۆربەی خەڵک ئەوەندەی دەیڵێن ئەوەندە عەمەل ناکەن بۆیە دەفەرمێ إذا أراد الله بقوم سوءا منعهم العمل ومنحهم الجدل ئەمڕۆ وای لێ هاتووە هەر هەمومان شرۆڤەکاری سیاسین هەر هەمومان ئابووری ناسین هەر هەمومان خاوەن ڕاگەیاندنین هەر هەمومان خاوەن زمانین خاوەنجویەکان کەمترن لە ڕاستیدا بە تەسەووری من فەشەلی سیاسیەکانمان جارێکی تر لەوەدایە دەیانەوێت ڕاگەیاندن بکەنە ئەسپێک و سواری پشتی بن بۆ بەرژەوەندی خۆیان سەرنجی خەڵکی بۆ ڕاکێشن بەڵام نازانن بە بەکارهێنانی ڕاگەیاندکاری نەزان بە بڵێن ئاراستەکردنی ڕاگەیاندن لەلایەن سیاسیەکانەوە کارەکە پێچەوانە دەبێتەوە دەبوایە ڕاگەیاندن خۆی وەکو دەسەڵاتی چوارەم ڕەقیب و چاودێر بێ بەسەر سیاسیەکانەوە بەسەر چالاکی ئابوووریەوە بە سەر هەڵسوکەوتی ئێمەوە تاکو پێمان بڵێن ئەوە باشە و ئەوە خراپە ئەوەی زۆر خراپ استیغلال کراوە لە ڕاگەیاندنی ئێمە ئێستا ویان سیاسیەکان بەسەر ڕاگەیاندنیاندا سەپاندووە ئەویش ناویان لێناوە ناوزڕاندن یعنی مەسەلەی تەشهیر لە ڕاستیدا ئەمن پێم وایە ئەوە سەقەتترین شتێکە لە ناو ڕاگەیاندن باسی دەکرێت لەبەر ئەوەی کابرایەک بتوانێت تەعەدا لە مەسیری چەندەها ملیۆن خەڵک بکە بەڵام خەڵک نەتوانێت بڵێ بەری چاوت برۆیە بەڕاستی ئەوە شتێکە بە پێچەوانەی دەکرێت بڵین بەشێک لە ڕاگەیاندنیش ئێستا بۆتە بەشێک لەو زوڵمەی کە لەسەر میلەت هەیە بە تایبەتی پشتگیریکردنی سیاسیەکان بە زۆرێک لە زۆرەکان کە کاریگەری ئابووری زۆری لەسەر کۆمەڵگاشە بووە بێگومان هەر بۆ خۆی ڕاگەیاندن ئەگەر بووە مەسلەیەکی ئابووری اقتصادی پارە پەیداکردن هەرچی سەبەبێکە بەڕەوا و ناڕەوا دەیگرێتە بەر لەبەر ئەوە تەمەشا دەکەین وەکو نەتیجە ئەو پەیامەی نەماوە خەڵکی فێری چی بکە خەڵک بەرەو چۆ ببە لە کاتێکدا ئێمە کە تەعەدامان لێ دەکرێ لەلایەن هەموو وڵاتانەی کە دەستیان بەسەرماندا دەڕوە خەڵکەکەی خۆیان وا فێر دەکەن کە تەعەداکردن لە ئێمە بەشێکە لە مافی ئەوان ئێمە لەسەر حسابی ئەوان هەین بەڵام ئێمە نەتوانین خەڵکی خۆمان وا تێبگەێنین کاکە ئێمە مەزلومین ئێمە دەبێ هەوڵ بدەین بۆ ڕزگارکردنی خۆمان دەبێ ئیلتیزام و ئەخلاق و بەرپرسیارەتی لەبەر چاو بگرین دەبێ فێری شتی وا بکرین کە بەڕاستی ئەو کات بەفی ڕۆدانە ئەو یاریکردن بە مەشاعر و بە نەزەوات و هەوا و ئارەزووی خەڵکە ئەوە خراپتری بەدواوەیە بەڵێ باش کاکتۆر ڕەنگە بەشێک لەوانەی لە ئێستا لەو جۆرە میدیانە کار دەکەن باز لەوە بکەن من زۆر زار ژێمنێ بۆ کە ئەو میدیایەکە کە لە جیهان وەک جەناب شارەزای پێ دەگوترێ ئینتەرتەینمنت ئەو میدیایی کە خەڵک بۆ کات بەسەربردن و بۆ خۆشی و سەرگەرمکردن لە بەرامبەری دادنیشی ئەوان باز لەوە دەکەن کە جیهان پێشکەوتووە و ئەو ڕووی پێشکەوتنی کۆمەڵگایە کە میدیاک بەو شێوازە هەیە بەو شێوازە کار دەکات ئەگەر بەراورد بکەی لە جیهان و لە وڵاتانی پێشکەوتوو بەو شێوازە ڕەهاییە دەستکراوی دەدرێت بە میدیا کە بەو شێوازە کار بکات ڕاستە ئێمە میدیا ئەرکی زۆرە یەکێک لە ئەرکەکانی ئینتەرتێنمنتە ینی لە چوارچێوەی ئەرکەکانە یەشێکیان سەرگەرمکردنە بەڵام میدیا ئەرکی بڵاوکردنەوەی هەواڵ و زانیاری ڕاست و دروستە ئەرکی بۆ نمونە دروستکردنی ڕایگشتیە ئەرکی ئاراستەکردنی ڕایگشتیە ئەرکی چاودێریکردنی کۆمەڵگەیەکەوە و جەنابی دکتۆر ئاماژەی پێکرد چاودێریکردنی سیاسی ئابووری کۆمەڵایەتی تەندروستی و هەموو بابەتەکان یەکێکیان سەرگەرمکردنە ئەم مەسلەی سەرگەرمکردنەش لە هیچ وڵاتێکی دنیا بۆ نمونە سنوورێکی ڕەهای نییە واتە تۆ لە چوارچێوەی سەرگەرمکردنا نابێ پێشێلی داب و نەریت و عادات و تەقالید و ئاین و کولتوری وڵاتی خۆت بکەیت لە هیچ شوێنێکی دنیا جوانیە چونکە ئەوە تاقی کراوەتەوە سەرکەوتوو نەبووە میدیا بە درێژایی تەمەنی خۆی سێ قۆناغی زۆر سەرکەوتووی بڕیوە بەڵام
ئەگەر چی ئێستش لە کۆمەڵگەکانە بە شێوەیە جۆراوجار هەن یەکێکیان قۆناغی میدیای سڵتە و میدیای دەسەڵات بووە کە ئێستش لە زۆرێک لە وڵاتە دیکتاتۆر و تۆتالیتار و دەسەڵات و خۆسەپێنەکان بوونی هەیە ئەم جۆرە میدیای تەنها خزمەت بە دەسەڵاتەکە ئەگەر میدیایەکیش هەبێ هی خەڵک بێ هەرە بێ خزمەت بە دەسەڵاتکە دوو میدیای لیبرالی و ئازادە کە ئێستش لە هەندێک وڵاتانی بەناو ئسکەندەناڤی وڵاتان ئسکەندەنافیای هەیە کە ئەوانە پیان وترێ میدیای لیبرال واتە تا ئاستێکی زۆر بۆ نمونە ڕەهاییان هەیە لە ئازادیە کە ئەمە پێش بڵێن وڵاتەکانی تر زەرێریان بۆ وڵاتەکانی خۆیان هەبوو بۆ نمونە دانیمارگە گەر بە نمونە بێنینەوە کاتێککە دێ میدیای ئەو وڵاتە وێنەی کاریکاتێری پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بڵاوە کاتەوە هەموو دنیا دژی ئەوەسێ ئابوووریەکەی دائەتەپێ کاتێک ڕۆژنامەیەکی تری فەڕەنسی دێ ئەماکە دیسان بە هەمان شێوە ڕوبەڕووی جۆرێک لە داپەپینی ئابووری ئەوە بێتەوە کەواتە ئەم ئازادی ڕەهایە لە دنیا شکستی هێناوە سێ جۆری شێوازی کارکردنی سۆشیالیستی شوێعی بووە کە کاتی خۆی لە یەکێتی سۆڤێتی جاران دەسی پێکرد ئێستش لە هەندێک وڵاتی شوێعی یان ئاراستە شوێعی هەیە کە ئەمەش میدیا بەی شێوەیەک نەیتوانیوە خزمەتی کۆمەڵگە بە شێوەیەکی گشتی بکا بەڵکو لە چوارچەوەی حیزبێک یان دەسەڵاتە بووە کەس خاوەنی هیچ جۆرە میدیایەک نەبووە دوای ئەوە میدیایەک سەر هەڵەدا کە ئەم میدیا پێوترێ میدیا لە چوارچەوەی بەرپرسیاتی کۆمەڵایەتی بەرپرسیاتی کۆمەڵاتی میدیایە مانای چییە؟ مانای ئەوەیە کە میدیا پابەند دەکرێت بە کۆمەڵێ بەند و یاسا و ڕێسا کە ئەرکەکەی لە چوارچەوەی خزمەتی تاکەکانی کۆمەڵگەیا بێ واتە نابێت دژی خواست و ئارەزوو میول و داب و نەریت و ئاین و کولتوروی کۆمەڵگەکەیان نابێت کەەوە بەزەقی لێرە لە هەرێمی کوردستان دیارە کە ئەمە بەزەقی دیارە لێرەوە دەگەینە سەر ئەو ئەنجامەی کە ئەگەر میدایەک بڵێ من سەرگەرمکردن یان ئینتەرتەینمنتم بەڵام بە شێوەیەکی ڕەها بەرنامەکانی پێشکەش بکە پێچەوانەی ئەو یاسا و ڕێسانە بێ کەواتە ئەوە دەبێتە زەهرێک و دەبێتە هۆی تێکدانی شیرازەی کۆمەڵگە و ئەوەش لێپێچینەوە یاسایی هەیە وەروەکو لە هەموو یاساکانە هەیە و لە مادەی نۆی یاساکە ڕۆژنامەگەری هەرێمی کوردستانی شابوونی هەیە کە لە ڕاستیە تا غەرامەکەی تا نزیکەی بۆ نمونە ئەگەر ڕۆژنامەیەک بێ 5 ساڵ یان تا 20 ساڵوە ملیۆنێک تا 5 ملیۆن لەوانەیە غەرامە بکرێەوە گیرانەکەشی بۆ کەسە دەستگیرکردنەکەی بۆ شێوە نییە بەڵام غەرامەکەی بۆ شێوەیە هەیە کاکتۆر لە سەرەتای هۆکاری ئەم زۆرە میدیای و کاریگەری سەر کۆمەلگا باست لەو کرد کە بۆشاییەکەیە و ڕەنگە فەراغێک هەبی کە لە کۆمەلگا هەیە بۆیە خەڵک ناچارە بینەری ئەم زۆرە میدیایە بێ لە هەرێمی کوردستان یەکێک لە هۆکارەکان بێڕوڵکردنی مزگەوت کە لە پێشترشدا مەدرسێ و یان قوتابخانەیەکی گەورەی پەروەردەیی بووە بە تایبەتی لە جیهانی ئیسلامی و لەو تاکانەی کە موسڵمانن ئەمە چەندە فەراغی دروست کردە کە بربەست دروست دەکرێت لە بەردەم مزگەوت بۆ ئەوی ڕۆڵی ئیسلاحی خۆی بژێڕێت لە ڕاستیدا ئەوەی کە ئاماژەمان پێکرد بە فەراغ معنای ئەوە نییە کە ئەوە کاری ڕاگەیاندن خەڵکی کەم کاری تێدا دەکەن بەڵام شتێکی مەبەستدار و ئامانجی ڕێکوپێکی تێدا نییە وەکو پاشاگەردانیەک فەوزایەک دروست بووە لە ڕاستیدا ئێستا زۆر جار کەسێک بێنی کورد نەبێ یان کوردێک لە ئەوروپا بێتەوە تەمەشای ڕاگەیانەکانی ئێمە بکە بە تەسەوری تو چی بۆ دەردەکەوێ ئامانجی ئەو ملەتە چیە خەڵک بە دوای چی هەیە خەڵک لە چی کەمە یعنی بەڕاستی ڕاگەیاندن وەکو بڵێن ڕنگدانەوە و ئینعیکاسی پێداویستەکانی خەڵک نییە ڕنگدانەوەی ئامانجی خەڵک نییە ڕنگدانەوەی ئێش و ئازاری خەڵک نییە خۆ هەڵخەڵەتاندن لە ڕاستیدا لەو لاوە نەتیجەی زۆر خراپمان دەداتێ بەدەلیل بۆ نمونە هەر لەسەر ڕۆڵی مزگەوت لەلایەکەوە ئێمە تەمەشا دەکەین مقاتعە دەکرێ مزگەوت زۆر لە ڕاگەیاندن پیشان نادرێ دەوری پێ نادرێ لەلایەکی دیکەوە داوا لە مزگەوت دەکرێ مۆزوعەکان بە شێوەیەکی دیاریکراو باز بکرێ کاکە یان وازی لێبێنە یان ڕۆڵی خۆی پێ بەخشە لێی گەڕێ ڕۆڵی خۆی ببینێ لەبەرەوەی مزگەوت نەک ئەمڕوو بەڵکو تەنانەت لە ئەوروپاش هەتا لە وڵاتانی کە زۆر دژایەتی مزگەوت و کەنیسەیان کردووە لە ڕووسیاش تەمەشا دەکەین بۆشاییەک لە ژیانی خەڵکدا دروست بوو کاتێک
ئەو زەختە لەسەر خەڵکی لاچوو بە شێوەیەک خەڵک گەڕاوە بۆ موسساتی دینی تەسەور ناکرێ. ئێستا خۆ دیارە لەو وڵاتانە وەکو ئەلبانیا، وەکو رووسیا، وەکو زۆر ئەو لەو وڵاتانە ئەمە کێشەیەکمان پیشان دەدا، ئەویش ئەوەیە لەڕاستیدا ئێمە لەگەڵ ئەوە داین حکوومەت تەدەخل بکە لە شتەکان، بەڵام تەدەخولێکی ئیجابی. ئێمە دەمانەوێت شتێک بڵین، دەمانەوێت بڵین تاک ئەگەر سیاسی بێ، ئابووریزان بێ، ئیعلامی بێ، لە خودی خۆیدا ئەو پیرۆزە نییە لە دژی هەموو هیوا و ئامانج و مەبەست و مەسیر و پیرۆزیەکانی ملەت تاک تەمجید بکرێ، ئەوانە پاشەکشەیان پێ بکرێ. لە ڕاستیدا ئەوە خەلەلێکی گەورەیە. دەبوایە ڕاگەیاندن ڕۆڵی پێ بدرێ، بەڵام ئاراستەش بکرێ، جۆرە ڕقابەیەکیشی لەسەر بێ. ڕقابە لەو شتانەی کە بۆ نمونە ڕاگەیاندن پێویستە شتی وا نەوروژێنێ خەڵکی لە جیاتی ئەوە یەک بخە، خەڵکی بە گژیەکدا بچێتەوە، ئاژاوە دروست بکە. ئێستا هەندێک خەڵک پەیدا بوونە لەسەر ئەساسی خالف توعرف، ئەوەی کە دژی پیرۆزیەکانی خەڵکە، دژی هیوا و ئاواتی خەڵکە لە ناکا و قسەیەکی وا دەکا، ئیتر خەڵک بەگژی دادێتەوە و تەلەڤیزیۆن باسی دەکا و ئەملا ئۆلاوەکو بڵێ دەورێک پەیدا دەکا کەیفی بەخۆی دێ، ناوێکی دەرکرد. مشکلە نییە بە چ ناوێک ناو دەردەکا، مهمەوەیە باسی کەن و خەڵک بانجی کا و لە کەناڵەکان خۆی قوتکاتەوە و خۆی پیشان بدا و ئەوانە لە ڕاستیدا ئەوە فەوزایەکە. ئەگەر ئەم شێوازە بەردەوام بێ، ئەگەر بێت و بربەستێک نەبێ، یاخود لە بەرامبەردا میدیەیەکی باشتر و یاخود میدیەک دەستکراوەتر نەبێ بەرامبەر ئەم جۆرە لێشاوی کارکردن لەسەر کۆمەلگا بەردەوام بێ، ئێمە دەرەنجامەکەی بەشوێ دەگەڵ. دەرەنجامەکەی زۆر وازەحە بە تەسەووری من، وا خەریکە دروست دەبێ، هیوادارم دروستیش نەبێ، فریای بکەوین. ئەویش ئەوەیە چەند دوورگەیەکی لە یەکدا بڕاو دروست دەبێت لە کۆمەڵگەدا، تەعاون و شتێکی گشتی کۆمەڵایەتی نابێ، خەڵکەکە لەسەری کۆک و تەبابن، خەڵک دڕدۆنگ و بەدگومان دەبن بەرامبەر یەکتری، ناتوانن هاوکاری لەگەڵ یەکتردا بکەن. لەبەر ئەوە هەرێکە و لە کەندێک ئیتر لە ئاشێک لێ دەکا یەکتری ناخوێننەوە، ئەوەش لە ڕاستیدا چارەنووسێکی خراپە. بە تەسەووری من ئەگەر ئەوها ئەم فەوزایە فکری و ئیعلامیە ئاوها بڕوە، بە تەسەووری من لە ئایندەیەکی نزیکدا زۆر خراپ ئیستیغلال دەکرێن و لەوەش خراپترمان بەسەر. بەڵێ کاگزۆر لە وڵاتانی جیهان کاتێک کە کێشەیەکی بەم جۆرە ینی بەڕەهایی دەرکرێت، بێگومان ڕۆڵی هەندێک ناوەند هەیە دەبێ لە بەرچاو بژێرێەوە، دەبێت بە ڕۆڵی خۆیان هەڵسن. لە ئێستادا پێم ینی ئەرچی ناوەندی ئەکادیمی لە هەرێمی کوردستان، زانکۆکان، هەتاوەکو ناوەندەکانی خوێندن، ڕۆشنبیران، ئەرچیان چییە، چۆن دەتوانن بە زۆرێک لە زۆرەکان بە ئەرک و ڕۆڵی خۆیان هەڵسن بۆ ئەوەی زیاتر لەوە بەسەر ئەو میلەتە نەهێنرێ. خۆی ئەو ئەرکە پێویستە بەڕاستی لەسەر شانی هەموو پسپۆڕان بە تایبەتی گەر بۆ بوارەکانی تر مەسەلەن کەمتر پێویست بێ، بەڵام بۆ پسپۆڕانی بواری ڕاگەیاندن و میدیاکاران و ڕۆژنامەنووسان ئەرکێکی زۆر گرنگە، بەڵام ئەرکێکی قورسە. چونکە ئێمە خۆشمان هەر ئاماژەمان بۆ بەوەدا کە میدیای ئێمە لە هەرێمی کوردستان بەداخەوە میدیایەکی حیزبیە. میدیایەکی حیزبیە بۆ مانایی هێندە چاوی لەسەر جێبەجێکردنی ئەجێندای حیزبەکەی خۆی و هەروە خواست و ئارەزوەکانی حیزبەکەی خۆی هەیە. هێندە هەوڵی نەیەوە کە بێتە میدیایەکی نیشتیمانی و بە یەک مەسافە لە هەموو تاکانی کۆمەڵگەوە دوور بێ. ئەمەش گەورەترین کێشەیە لە میدیای ئێمە یابوونی هەیە و تا پانتایەکی هەرە زۆریش میدیای ئێمە بۆ ئاراستەیە کارەکە. ئەمەش گەورەترین کێشەیە لە بەردەم پسپۆڕان و هەروەها ئەکادیمیانی بواری ڕاگەیاندن. بۆ نمونە ئێمە کاتێکە دەرز بە قوتابیەکانی خۆمانەڵینەوە لە بواری میدیا، لە بوار ڕۆژنامەگەری یان لە خولی وەرکشۆپەکانە بەشداری ئەکەن، ئێمە زۆر بە جوانی باسی ئەرکەکانی ڕاگەیاندنیان بۆ ئەەکەین، چوارچێوەی ئیتیکی کارکردنی ڕاگەیاندنیان بۆ ئەەکەین، پابەندبوون و ئەخلاقیاتی ڕاگەیاندن بۆ ئەەکەین و هەروەها بابەتی دەواازەبانی و سانسۆری خودی ڕۆژنامەنووسیان بۆ ئەەکەین. بەڵام دوجار ئەو ڕۆژنامەنووسە کاتێک ئاچێتە میدیایەکەوە میدیایەکی حیزبیە
خۆی لە ڕاستیان ناتوانێت ئەوە جێبەجێ بکە چونکە ئەگەر جێبەجێ بکە لەیە جێ نابێتەوە زۆر جار ئێمە ڕۆژنامەستەکان پێمان ئەڵێن دکتۆر من ئەگەر بمێ ئەوەی کە تۆ ئێڵی جێبەجێ بکەم هەر ئەمڕۆ نان بڕاوە بم زۆر جار ینی لە ڕاستیە لادان لە ئێتیکە ڕۆژنامەگەری و کاری ڕۆژنامەگەری وەکو چۆن بڵی نانیان بە دڕکا گیرساوێتەوە بۆ شێوەی لێ هاتووە یان نان بڕاویەکە ئەبێ هەڵبژێرێ یان ئەبێ لە چوارچێوەی ئێتیکە ڕۆژنامەگەری کار بکە کە ئەوەشیان زۆر زەحمەتە ئەمە بابەتێکە زۆر گرنگە دوو پێویستە ڕۆژنامەنووسان بەڕاستی لە هەر شوێ بن قوربانی ئەبێ بدەن لە پێناوی ڕاستیەکانە قوربانی ئەبێ بدەن لە پێناوی ڕاستیە لە پێناوی گەیاندنی دەنگی خەڵکە لە پێناوی بوون بە زمانی خەڵک لە پێناوی بوون ینی نابێت هیچ کارێکی ڕۆژنامەوانی کارێکی پرزەحمەتە نەک لە وڵاتی ئێمە ئێستا لە وڵاتە پێشکەوتەکانیش میدیا کاری میدیایی کارێکی زەحمەتە ینی ئێستا بنکۆڵکاری ڕۆژنامەنووسێکی بنکۆڵکاری واشنتۆن پۆست لە ئەمریکا کاری زۆر زەحمەتە کاتێک کار لە کەیسێکی بنکۆڵکاری ئابووری یا سیاسیەکە لە پێشکەوتوترین وڵاتی دنیا کاریان سەختە جاوەرە بۆ کۆمەڵگەیاسا بەجێوەیە پشتیوانی ئەکا بەڵام لە زۆرێک لە وڵاتانی دنیا ڕۆژنامەنووسانەی کە ویستویانە چاوی خەڵک بن گوێی خەڵک بن زمانی خەڵک بن لە هەموو دنیا بە وڵاتە پێشکەوتەکانیشەوە تیرۆر کراون یان لە قۆناغێکا وەستێنراون یان هەڕەشیان لێکراوە یان لە کار دوور خراونەتەوە ئێستا ڕۆژنامەی بۆ نمونە BBC کە یەکێکە لەو کەناڵانەی کە ئێسێمبراتۆرێکی بواری میدیایە دەیان ڕۆژنامە چەندین ڕۆژنامەنووسی لاداوە لە کارەکانیان بۆ چونکە ڕیپۆرتاژ و راپۆرتەکانیان بەخواسی BBC نەبووە چونکە عادلانە ئەنجامی یاوە هاوسەنگی پاراستنەوە لە نێوان ئیسرائیلیەکانی فەلەستینیەکانە ئەمە بۆ میدیایە کە خۆی بە میدیایەکی نیشتیمانی سربەخۆ ئەزانێ لەبەرەوە لە هیچ شوێنێکی دنیا میدیای سربەخۆ ڕەها نییە و بێلایانی ڕەها نییە لە هەرێمی کوردستان ئەوە زۆر زیاتر شۆڕ بووەتەوە بۆ هەموو جونگە میدیاییەکان کە بەڕاستی میدیایەکی حیزبی ئەوەش وای کردووە کە میدیای ئێمە پابەند نەبێ و نەتوانێت پابەند بێ بەکاری ئێتیکی ڕۆژنامەگەری خۆیەوە باش لەو ماوەی مامەوە دەمێ بگەمە دەرەنجامی ئەوەی کە بەڕاستی ئەرچکی ئەوانەی کە بەرپرسیارە ئەرچیان چیە و دواتر چۆن چارەسەری بارودۆخەشی لەم شێوازە بکەن دەپرسم لە جەنابەت ئەرچی تاکەکان یاخود سەرپەرشتیارانی خێزان لە هەرێمی کوردستان چییە لە کاتێکدا دەبینین ڕەنگە بربەستەکانی ئەم زۆرە لە میدیای لە هەرێمی کوردستان کەمتر بێ بەرپرسیارەکە زیاتر بکەوێتە سەر تاکەکانی کۆمەڵگا خێزانەکان چۆن هەڵسوکۆت بکەن لەو جۆرە میدیایی کە ڕەنگە بەبێ سانسۆر لە هەموو ماڵێکدا هەبن بەڕاستی شتەکە ئاسان نییە و جێ داخیشە دەمەوێت ئەوە بڵێم ئەو ڕاگەیاندنەی کە ئێمە نەمانتوانیوە هەڵی بسوڕێنین خەریکە نەک لە دەستمان دەردەچێ و بەکەڵکمان نایە سوودی لێ وەرگرین خەریکە بە یەکجاری پشتگوێ دەخرێ بۆ نمونە ئێستا خەڵک ئەوەندەی خەریکی فەیسبوک و یان تۆڕەکانی دیکە بڵین ئەنتەرنێتە ئەوەندە ئاگای لە تەلەڤیزیۆن نییە ئەوە نیشانەی ئەوەیە کە تەلەڤیزیۆن نەیتوانیوە جەدارەتی خۆی توانای خۆی بڵین سەرپشتی خۆی بسەلمێنێ بەسەر تاکەکانی کۆمەڵگەوە و ئێمە لە بیرمانە کاتی خۆی کە کەناڵەکان هەندە زۆریش نەبوون خەڵک چاوەڕێ بوو فلانە بەرنامە ئێستا دەردەچێ فلانە کەس ئێستا هەندێک قسەمان بۆ دەکا ئەو شتانە چاوەڕێ بووین تەنانەت جێی داخە ئەمە لەو لایەنەشەوە پاشەکشەمان کردووە ئیعلامی بەناو حکومیمان نەماوە ئێستا هەمووی حزبیە بۆ نمونە کاتی خۆی کەناڵێک هەبوو بەناوی کەناڵی تەلەڤیزیۆنی هەرێم ئێستا ئەو کەناڵانە نابینی هەموو کەناڵەکان خاوەنەکانیان دیارە یان حزبیە یان تیجاریە یان تەرفیهەیە هەر ناوەچی لێ دەنەی مهمەوەیە هی خەڵک نییە هی حکوومەت نییە نوێنەرایەتی ڕایگشتی خەڵکی ناکە بڵین بەرپرسیارەتی و مافی ئەو خەڵکە و ئامانجی ئەو خەڵکە ناتوانانی بە تەواوی ئاراستەی تەلەڤیزیۆنێکی دیاری کراوی بکەی بڵێ ئەمە نوێنەرایەتی زۆرینەی خەڵک دەکات لەبەر ئەوە زۆر جار تەمەشا دەکەین ئەو ئیعلامەی کە بەوەش هەڵخەڵەتاوە کەوە دەزانێ بە ڕاکێشانی سەرنجی خەڵک بۆ هەندێک بابەتی تەرفیهی و خۆشڕابواردن و ئەو بابەتانە
وە دەزانێت جەماوەرێکی زۆری لەگەڵە و خەڵک زۆر متابعی دەکەن لە ڕاستیدا لە کاتی کارەسات لە کاتی دەنگدان لە کاتی ڕووداوەکان بۆی دەردەکەوێت کە جەماوەری نییە ئەسڵەن هەموو جەماوەرەکەی شتێکی کاتیە تەمەشای دەکەن و لەوێ دەرچوو ئیتر هیوایەکیان بۆ تەلەڤیزیۆنیان نییە لەبەرەوەی ئەسڵەن پەیامێکی نەبووە لە بارودۆخی بەم شێوازە ئەرشی خێزانەکان چییە بە تایبەت ئەوەی باست کرد کە ڕەنگە لەبەر هۆکاری تۆڕە کۆمەڵایەتیەکان و سوسیال میدیا ئەوەندە خەڵک لە دیار تەلەڤیزیۆنیش دانەنیشێ بڵێ لە ڕاستیدا خێزان ئەویش خەمێکی دیکەیە لە کۆمەڵگەی ئێمەدا جێی داخە دایک باوک خوشی گەورە برای گەورە خاڵ مام ئێستا هەرێکە بۆ خۆی لە ئاشێک لێ دەکا و ئاگای لەوانی دیکە نیە وەکو گوتراوە خەڵکی ئێستا بە زۆری وای لێ هاتووە people are lonely because they built walls between them instead of bridges خەڵک ئێستا بە منعەزیل و تەنیایی دەژین لەبەر ئەوەی دیواران لە بینی خۆیان هەڵدەچنن لە باتی پردان ڕادێرن کە لە سروشتی خۆی لایدا ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە یعنی جاری وا هەیە باوک لەگەر منداڵێکی لەوانەیە لە هەفتەیەکدا 4-5 کەلیمە قسە نەکە مەجالی نییە ئەو بێ مەجالیە مەرج نییە هەموو وەختێک بەکاری بە سوودەوە خەریک بێ خەریکی کاسبی بێ زۆر جار بە فەیسبووکەوە بە ئەنتەرنێتەوە بە مەسەلەن دەرچوونی دەرەوە بە متابعی هەندێک بەرامج لەوانەیە بۆ خۆی ئێحتیمامێکی تایبەتی پێ بدا بەڵام باوک و دایک مەفروزە بەتەنێ بۆ خۆیان نەژین بەشێک لە ژیانیان بۆ منداڵەکانیان تەرخام بکەن ئاگایان لێیان بێ ناکرێ ئەمڕۆژ بە ئاسانی ناتوانانی ئەتوو منداڵێک لە قالب بدەی بەو شێوەیە کە تۆ دەتەوێت هەروەکو ئیمامی عەلی دەڵێن فەرموویەتی خۆی لێ ڕازی بێ منداڵەکانتان مەرج نییە وەکو خۆتان لێ بکەن دەقاودەق لەبەرەوەی ئەمە ئەوان بۆ زمانێکی تر خوڵقاون جیاوازە لە زمانی یان سەردەمی ئێوە بەڵام دەبێ شتی باش و خراپی تێبگەینی شتی زیان بەخش و سوود بەخشی تێبگەینی دەبێ منداڵە بزانێت و چت پێخۆشە و چت پێ ناخۆشە لەبەر ئەوە ئیمامی غەزالیش قسەیەکی جوانی هەیە دەفەرمێ بەتەنێ ئەوە بەس نییە نەسیحەت و ئامۆژگاری منداڵ بکەی یان قوتابیەکان بکەی بڵێ ئەو هابکەن و ئەوهامەکەن خەڵک تەمەشای کردەوەت دەکا ئەگەر کردەوەت باش بوو چاوت لێ دەکا بەڵام تەنیا قسەت باش بێ و کردەوەکەت پشتیوانی لە قسەکانت نەکا قسەکانیش نایخۆ باش کاکتۆر ئەوەندەی کات ماوە لەگەڵ تو ینی بابەتی چارەسەریەکە بەڕاستی بە تایبەتی کۆمەڵێک میدیا ڕەنگە کەم بێت لە هەرێمی کوردستان کە خاوەنی ئامانجن ئیتیکن ئەم جۆرە میدیا چۆن هەڵسوکەوتکە بۆ ئەوەی میدیای بەرامبەر لەسەری زاڵ نەبێ بەم شێوازە کۆمەڵگا بەرەو هەڵدێن نەڕوە ئێمە کە باسی لایەنی نەرێنی و خراپی میدیای کوردیەکەین ئەمە بەو مانایە نییە کە زەربێک بەسەر هەموو میدیای کوردیا بێنین بە دڵنیاییەوە پرۆگرام و بەرنامەی باشیشان لە میدیای کوردی و میدیای کوردی کە توانیوانە خزمەتێک بکەن و ئەو ڕۆشنبیری و هۆشیاریە فراوانش کە ئێستا لە کۆمەڵگی کوردایە بەشێکی زۆریشی بۆ میدیا ئەگەڕێتەوە لە ڕاستیا وەکو جەنابی دکتۆری ژاماشی پێکرێمە ئێستا لە کۆمەڵگی خۆمانە ژینگەی هۆشیاریمان زۆرە ئەگەر پۆڵینی بکەین مەسەلەن بۆ خێزان یان قوتابخانە پاشان بۆ هاوڕێ و دوجاریش بۆ حیزب و ئەوانی تر لەوانی ئێستا میدیا لە ناویانە بە پێی توێژینەوەکان کاریگەرترینیان لێرە دەگەینە ئەو نقطە و خاڵی کە ئایا ئێمە ئێستا میدیای ئێمە لەکوێیە میدیای ئێمە ئێستا لەو بڵێن لە ئاڕاستەی فراوان بوونایە بەرەو بازارگەری و کۆمەڵاتی و کرانەوەی زۆر بەڵام بە ڕەچاونەکردنی ئیتیک و یاسا بۆ نمونە میدیاییەکان لەم چوارچەوەیە ئێمە پێویستمە بە میدیایەکە کە میدیای میدیای خاوەنی پەیام بێت خاوەنی گوتار بێت پەیام بەو مانایە کە خاڵە لاوازەکانی کۆمەڵگەی خۆی بزانێ خاڵە بەهێزەکانی بزانێ و نەخۆشیەکانی کۆمەڵگەی خۆی بزانێ لەو نقطەیەوە ئیش بکە پرۆگرامەکانی بەرنامەکانی بە ئاراستەی چاکسازی بێ بە ئاراستەی هۆشیارکردنەوەی تاک بێ هۆشیارکردنەوەیەکی لە کوردستان ئەو میدیا توانەدارەمان هەیە کە بەم شێوازە کار بکە ئومێد هەیە کە میدیای من بڵێ من پێم وایە ئێستا نامەوێت ناو بێنم بەڵام میدیامان هەیە کە ئەیەوێ میدیایەک بێت لە چوارچێوەی پرسیاتی کۆمەڵایی کار بکە
ئەوێ میدیایەک بێ کە مەسەلەن بتوانێ ئەو پەیامەی هەیەی و چاودێرێکی ڕاستەقینەی کۆمەڵگەی خۆی بێ و بۆ خزمەتی هەموو تاکانی کۆمەلگە بەبێ جیاوازی کار بکە بەڵام بەداخەوە زۆربەی ئەو میدیانەی کە ئەیانەیە بۆ ئاراستەیە کار بکەن لاوازی مرۆییان هەیە لاوازی مادیان هەیە و دەستیان بەسراوە زۆر جار ناتوانن ئەوەی کە لەسەر شانیانە جێبەجێ بکەن. ئێمە لە هەرێمی کوردستان پێویستیان بە میدیای نیشتیمانی هەیە پێویستیان بە میدیای نیشتیمانی لەوانەیە ئەمە پێناسەیەکی زۆر هەڵبگرێ بەڵام لە کورتترین ینی بمانەوێت کورتی کەین بۆی خەڵک تێبگا ئەوەیە کە میدیایەک بێ لە خەمی ئازار و نەهامەتیەکانی تاکەکانی کۆمەڵگەیا بێ و هەروەها هەموو ئەرکەکەی چڕ بکاتەوە بۆ خزمەتکردنی تاکەکانی کۆمەڵگە نەکشتی تر نەک بەرژەوەندی حیزبی و کەسی و مادی و هەتا دوایی ئەگەر میدیایەک بەم ئاراستەیە کار بکات دەبێتە میدیایە کە بەڕاستی توانێت کاریگەری ئەرێنی دروست بکە بەڵام یەکێکی تر لە شێوەیەکانی کۆمەڵگی ئێمە بەڕاستی سوشیال میدیایە کە ئاماژەشتان پێدا بەداخەوە ئێستا سوشیال میدیا لە هەرێمی کوردستان بە ئاراستەیەکی زۆر خراپ کارەکە هەموو ئەو ناوزەڕاندن و تەشهیر و سوکایەتی کردن و بێڕێزیکردن بە ئاین و بە سمبلە ئاینیەکان و هەتا دوایی ڕۆژانە ئێمە لە ئەکاونت و پەیجەکانەوە ئەیان بینین کە هەندێکشیان دیارن و هەندێکشیان نادیارن تانانەت ئەوەش دیارەکە ڕوبەڕووی یاسا نەکراونەتەوە بە پێی پێویست بۆیە ئێمە ئێستا پێویستمان بە ڕۆژنامەنووسی پرۆفیشناڵەیە پێویستمان بەوەیە جارێکی تر ڕێفرێشێکی میدیای کوردی بکرێتەوە خەڵکانی پسپۆر و ئەکادمی لە سەری هەرەمی ئەم میدیایانەوە بن و خاوەنی ئەجێندا بن و پلان و استراتیژیەکی ڕوونیان هەبێ هەروەکو کەناڵە زەبەلاح و میدیا زەبەلاحانەکانی دنیا و لەسەر ئەوە بڕۆن بۆی بتوان خزمەتی کۆمەڵگی خوان بکەن. زۆر سپاسان دەکەم دکتۆر عەبدوڵڵا خورشید مامۆستای زانکۆ دکتۆر سادق سەرگەتی مامۆستای زانکۆ سپاسان دەکەم هیوادارم مەودامدا بن کە لێکۆڵین و توێزەکانتان بە جوانی گەیاند بێ. سپاس بۆ ئێوە خۆشەویستان سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.